خوای تعالی عقوبەکانت لەسەر لا ئەبا، بەڵاو موسیبەتت لەسەر لا ئەبا، ڕزقت فراوانەکە، مناڵت پێ ئەدا، مشکیلە و کێشەکانت حەل ئەکا، بە ئیستیغفار، بە تەوبەکردن، بە گەڕانەوەی ڕاستەقینە بۆ لای خوای پەروەردگار. خوای تعالی ئەمانە هەر هەموویت بۆ ئەکا. من تەنها یەک ئاەت دێنمەوە دڵخۆشیەکە بۆ من و بۆ ئێوە و بۆ هەموو ئیمانداران. کێ خاوەن کێشەیە؟ کێ لە ژێر عەزابە ئەژێ؟ کێ لە ناخۆشیە ئەژێ؟ کێ لە دەربەدەریە ئەژێ؟ کێ مناڵی نییە؟ کێ لە ئەو نەخۆشیەکی ناخۆشایە؟ کێ ڕزقی کورتە؟ کێ حالە ئەو پەڕی موسیبەت و ناخۆشیە؟ خوای تعالی لە قورئانی پیرۆزە لەسەر زمانی پێغەمبەر نوح سەڵات و سەلامی خوا لە ئەو لە پێغەمبەری خۆمان و لە هەموو پێغەمبەران بێ ئەفەرمێ بە قەومەکەم وتم فقلت استغفروا ربكم إنه كان غفارا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا وتم داوای لێبوردن لە خوا بکەن پەشیمان ببنەوە بە دڵ و بە ڕاستەقینەیی بۆ لای خوا بگەڕێنەوە. خوای تعالی لە ئاسمانەوە بەرەکەت و پیتی خۆیتان بۆ ئەبارێنێ. يرسل السماء عليكم مدرارا ويمددكم وبيتان أبخشي بأموال وبنين پارە و پولی فراوانتان پێ ئەبەخشێ، ماڵ و مناڵ و کەس و کارتان پێ ئەبەخشێ. ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات هەر دنیاتان بۆ ئەکاتە بەهەشت بەخوا. هەر کەسێ نیەتی، هەر کەسێ موسیبەتی هەیە، هەر کەسێ کێشەی هەیە، والله ئەم ئاەتە زۆر دڵخۆشکەرە. ئەم ئاەتە هەر کەسێ جێبەجێی کردووە زۆر دڵی خۆش بووە، ئەوەی داوای کردووە خوای تعالی بۆی جێبەجێ کردووە. ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا. أم دل إيوة بو أوانا الرقا بو بيرناكاتوا بو خوانا ناسي بو ناغريتو بو لاي خوا أو خوايا أم مجد خوشارت بأدا بو أوي بقريتو بو لاي ما مساكي بالريز خوشويس ألي لو تاري هينيا من باسي استغفار مكرت وباسي فضلي استغفارم کرد کە چەند گەورەیە، داوای لێبوردنکردن لە خوای گەورە چەند گەورەیە. باسی ئەمەم کرد و باسی فەزڵەکانیم کرد. وتارەکە تەوا بوو. دوای وتارەکە کەسێک هات بۆ لام وتی مامۆسا حەزەکەم بە تەنیا دوو سێ قسە بکەین. وتم فەرموو. وتی واللهی مامۆسا من بۆ ئەوە نهاتوم بۆ لات وەکو ڕیایەک، تۆ من ناناسی، بەس هەر هاتوم بۆ لات بۆ ئەوەی بزانی دڵنیاتر بی لەو قسانەی کە کردتە وبو خلقشي بجيري توا. والله من دواي اوي كبيستم فضلي استغفار چند قوري دو دان صالة روجانا 30,000 جار من دواي لبردن لخوي تعالى روجانا 30,000 جار من الله استغفر الله 30,000 جار الله وتم 30,000 جار 30,000 جار وتي 30,000 جار وتم أي شي تبيني وتي والله هرشي دعاءكم خوي قورا جيرايك والله داواي هرشي لخواكم خوي تعالى بوميك حتى وان بيهاتوا شرمكم والله للرومنا يأتي لوزيات الدوابكم أوي حزي ليبكم أوي بما يا خوي تعالى بومك. والله براينا بالفعل واي والله تجربك راوة تجربيكا تعقيبك نوا بيبين بركتي استغفار چند گەورەیە